دەربەندی خان لە ڕۆی بیۆجگرافیاوە لە زۆنیەکایە کە ناوچەیەکی شاخاویە. لە ئەم ناوچە شاخاوانەدا بۆتە خاوەنی سروشتێکی جوان و هەڵکەوتەیەکی جوگرافیایی باش کە ئەڵبەت لەم قۆناغەدا گەشتارێکی زۆر سەردانی ناوچەکە ئەکات. لە هەمان کاتیشدا بەهۆی ئەوەی کە ناوچەیەکی شاخاویە خاوەنی زۆرترین شوێنەواری مێژوویە کە تایەتی. ئەڵبەت دەربەندی خان لە ڕووی ئاودانکردنەوە ڕەنگە زۆر کۆن نەبێت. دەستپێکی بنیادنانی شای دەربەندی خان دەگەڕێتەوە بۆ سەرەتای ساڵانی پەنجاکان کە ئەو کات لەلایەن حکومەتی عێراقیەوە بڕیار لەسەر دروستکردنی بەنداوێک دەدرێت. دواتر بەهۆی ئەو بەنداوە ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیانی ناوچەکانی شارە زۆر و گەرمیان و لە هەمان کاتدا گوندەکانی دەوروبەری ناوچەکە خۆی دێنە دەم پرۆژەکەەوە بە ئەمەش ئاوەدانی لە شوێنەکە دروست دەکرێت و لە هەمان کاتیشدا لەگەڵ ئەم پرۆژەیەدا دوو پرۆژە کە پیان دەوترێت تونێلی سەر ڕێگای سەرەکی دەربەندی خان بە ناوچەکانی سەرو و خواروی عێراقەوە لە هەمان کاتیشدا ئەو تونێلەی کە گوندەکانی شەمێران و تاوگۆزی و پشتە دەبەستێتەوە بە شار ئەمە وای کردووە کە لەم جێگایەدا ئاوەدانی سەر هەڵدات و ئەم دەربەندی خانەی ئێستا دروست بێت کە ناوهێنانی دەربەندی خانیش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو دەربەندەی کە بەنداوەکەی لێ دروست کراوە لە هەمان کاتدا هەڵگیری وشەی خانەکەش دەگرێتەوە بۆ ئەو شوێنەوارە مێژووی کە لە بنەڕەتدا خۆی ئاتەشگاکی زەردەشتیەکانە بەڵام دواتر لە سەردەمی دەسەڵاتی عوسمانیەکاندا لەلایەن خان ئەحمەد خانی عوسمانی وەکو بنکەیەکی سەرباز و گومرگی سوودی لێبینراوە. دەربەندی خان لۆ ناوەکەی سەرچاوی گرتووە. ئەڵبەت دەربەندی خان کە ئاماژەمان پێکرد ناوچەیەکی شاخاویە خاوەنی سروشتێکی جوانە و کۆی ئەم سروشتانش لە تونی بابا خۆی دەبینێتەوە زیاتر یاخود لە کونەباغی شاخی گوڵان یا لە هەمان کاتدا ناوچە هاوینە هاواری و گەشتیارەکانی شەمێران لە هەمان کاتیشدا لەسەر ڕۆخی ڕووباری سیروان درێژەی ئەو چالاکیانەی کە خەڵکی ناوچەی خۆیان ئەنجامیانداوە کۆمەڵێک پرۆژەی گەشتیاری باشیان دروست کردووە. لە هەمان کاتدا دەربەندی خان خاوەنی دەریاچەیەکە دیسانەوە پێی ناوە قۆناغێکی تر کە دەریاچێکی تریشی بۆ زیاد بووە. ئێستا دەربەندی خان بە شوێنێکی با بڵێن دوو دەریاچەی ئاماژەی پێ دەکرێت کە لە عێراقدا ئەمە تەنها سەمپڵێکە کە وەرگیراوەکو ئەوەی کە لە شوێنێکدا دوو دەریاچە کۆ بێتەوە. بەڵام دەربەندی خان ئێستا کەوتۆتە ناوەندێکەوە دوو دەریاچە دەوری داوە لە هەمان کاتدا شاخەکانی بەرانان و زمناکۆ و بەمۆ و شاخی گوڵان و سەرکەشی زمناکۆ کە ئەمانە شوای کردووە کە زیاتر گرنگیەکی باش بۆ ناوچەکە دروست بکەن لە ڕووی ئەوەی کە ڕێژەیەکی زۆر ئاژەڵە کێوی جوانی تایە کە ئەمە سروش خۆی پاراستوێتی. لە هەمان کاتیشدا دەربەندی خان بە پێی ئەوەی کە خۆم لەگەڵ زۆرێک لەو تیمە بیانیانی کارم کردووە کاری مەیدانی ڕێژەیەکی زۆر گیاکێوی و درەختی خۆڕسک کە لە زۆرێک لە ناوچەکانی جیهاندا کۆتایی پێ هاتۆ نەماوە لێرە دیسانەوە بەرچاو کەوتۆتەوە. دەربەندی خان سروشتێکی تەبیعی جوانی هەیە وەکو دارستان و ئەو دوو دەریاچەی کە هەیەی دەریاچەی دەربەندی خان و دەریاچەی دێوانە کە لەم دوایە دروستیان کرد و خاڵێکی تریش ئەوەیە کە ناوچە سروشتێکە زۆر لە شارەوە دوور نییە ینی ئەو پەڕی بەدە دەقە بە چارەکێک تۆ ئەگەیتە ناوچەیەکی خۆش و ئارام کە تایبەتمەندەکانی گەشتیاری تایە تایبەتمەندی گەشتیاری بۆ منە تۆ ئاوەکە هەیە لەگەڵ دار و دارستانی تایە کە سێبەرە ئینسان ئەتوانێت کە ئیسراحەتی لە پەنا بکات. زۆرتر لە ناوچەکانی ناوەڕاست و خوار لەوە چه شوێنێکی گەشتیاری نەبێت بەڵام لێرا شوێنە سروشتێکە لە دەربەنی خانەوە زەنجیرەی چیا و سروشت زیاتر دەستی پێەکە کە سەرنجی گەشتیارە عەرەبەکان لە ناوەڕاست و بە باشووری عێراق یەن بۆ ئێرا بۆ گەشتیاری ینی سەرنجی ئەوانی زیاتر ڕاکێشاوە. بەڵێ گەشتیاری ئێرانیش هەر بە تایبەتی ئەوانەی کە تۆزێک هەستی کوردایەتیانی نە حەزەکەن ینی ئێرا وەکو ناوچەیەکی کوردی و کە حکوومەتی کوردی هەیە
بیبینین و ئەوانە شەر یەن ینی گەشتیاری بیانیش حتایەت. سەبارەت بە پاراستنی ئەم ناوچە گەشتیاریە من بەرپرسایەتەکەی ئەەکەمە دوو بەشەوە بەشێکی پەیوەستی بە هاوڵاتی و ئاستی ڕۆژبیری و هۆشیاری هاوڵاتیەوە هەیە کە ئەتوانم بڵێم لە 95 گەشتیارەکان کە هێن بۆ ئێرە پابەندین بە ئەو ئاستە ڕۆشنبیریان نییە پاشماوەی خۆراک و پاشماوەکانیان جێڵن بە شێوازێکی هەڕەمەکی ئەبێتە هۆی پیسبوونی ژینگەی ئەم ناوچەیە و بەشەکەی تریشیان پێوەستە بە حکوومەتەوە حکوومەت دامێکی وای نەکردووە یان بۆ منە هیچ نەبێت لە کاتی گەشتەکانە چالاکیەکی وای نییە هیچ نەبێ مەسەلەن چەند لیژنەیەکی بێ بە شێوازێکی خێرا ڕێنمایەک بداتە ئەو خەڵکە کە ڕێنمایەکی پەروەردەی بداتە ئەو خەڵکە کە ئەم ژینگە جارێکی تریێنەوە بۆی بۆچی ئاوا بە هەڕەمەکی پیسی بکەن ئەنجا ئەگەر یاسایەکیشدا بندیە ینی بۆ منە ئەوەی کە تێتە ئێرە دووبارە گەشتەکەی تەواو کرد و گەڕایەوە یعنی هیچ نەبێ پشکنینێکی بۆ بکرێ ئایا بزانم پاشماوەکەی لەوێ فڕەداوە یا هەڵی گردووە لەگەڵ خۆی ئەیواتۆ بۆ شوێنی تایبەت کە هەڵەگیرێکە حاویەکانە. ئێمە خەڵکی گەرمیانین لە دەوروبەری کەلار و ڕزگارین لە ئەسڵا خۆمان خەڵکی دیەکانی کفرین و ئیمڕاتینە بۆ گەشت بۆ ئەم ناوچەی دەڵف لە لای ئەم تابگە کە ناوی خۆشیە لای جەنابتان ناوی زەوارێنە پێم وابێ تابگەیەکی خۆشە بە طبیعەت من خۆم حەزم زۆر لە سروشتە و زۆر دامێن دەرەچم یعنی ئەوەیسە ئەم وەرزە بەهار و هاوین کەم ڕۆژەیە دەرنەچم بۆ دەیشت ینی لە لای خۆمانیش لە ناوچەی گەرمیان تقریبا هەموو ڕۆژێک دەرەچم بۆ ئەو شاخ و داخی لای خۆمان و دەشتارەکان بۆ بینینی ئەو گیانەوەرانە بە تابێتی کەیسە وەرزی بەهارە دەرەچن لە زۆر لە باڵندەکان لە خشۆکەکان لە میێرۆکان لە جۆرە جیاوازە گیانەوەرەکان خۆم وەکو هەر حەزێک حەزم لێتی ئیمڕۆژ هاتینە بۆ ئەم ناوچەیە ئەم ناوچەیەکی بەڕاستی دڵفێنە ئێمە لای خۆمان ئێستا گەرمە بەڵام ئەم ناوچەیە جارێ ئەوە تا کوێستانە جارێ لە لای ئێمە گژوگیا زرد بووە ئەوە تا لێرە گژوگیا جارێ هەر سەوزە واتە لای ئێمە پلەی گەرمایسە بەرزە ئیمڕۆ هاوینە تقریبا لای ئێمە بەڵام ئەوە تا لێرە ماشەڵڵا کوێستان زۆر خۆشە یەکێک لەوانە کە سوودی گەشت بە تابێتی بۆ ناوچەی وەکو ئاو بێ و شاخ و داخ بێ ئەوە تا کە ئێمە وەکو مرۆڤ طبیعەت تووشی خەمۆکی و بێتاقەتی ئەبین بە تابێتی ئەوەن لە ڕووی زانستی واڵێ بارگەی سالب لە شکۆ ئەبێتەوە کە یەکێ لەو شتانەکەەوە ئەو بارگانە دەرەکا لە لەشمان و مرۆڤ هەست بە دڵخۆش و بەختەوری بکە ئەوە تا کە سروشتە دەیشتە ئاوە دەنگی ئاوە دەنگی ئەو باڵندە و زیندەوەرانی کە لەناو باخەکانە هەیە بینینی باخەکان بینینی گژوگیا بینینی بەرد بینینی شاخ ئەمە هەمووی ئەبێتە هۆی خاڵی بوونەوەی بارگەی سالب لە لەشی مرۆڤدا وا ئەکا مرۆڤ هەست بە دڵخۆشی و بەختەوەریەکە.
ئەگەر گرنگی بەوە بدەین لە باسی ئاوە باس لە ناوچەکە بکەین لە ئاوی ژێرزەویەوە ناوچەکە دەوڵەمەندە و لە هەمان کاتدا لە ئاوی سەرزەویشەوە هەر ناوچەکە دەوڵەمەندە لە هەمان کاتیشدا ڕێژێکی باش باران بەسەر ناوچەکەدا دەبارێت بۆ نمونە ئەگەر ئێمە تافگە وەربگرین ئەم ناوچەیە خاوەنی زۆرترین تافگەیە کە ئەمە شوای کردووە زۆرێک لە گەشتیاران ئێستا بە ناوی بینی تافگە جوانەکانەوە دێنە سەردانیکردنی ناوچەکە لە هەمان کاتدا لە بەشی ڕۆژاوای دەربەندیخانەوە بەلای باکووریدا ناوچەکانی قەرەداغ دەست پێ دەکات کۆمەڵێکی جوان تافگەی تایە لە هەمان کاتدا لە بەشی ڕۆژهەڵاتی شەوە دیسانەوە لە بناری سەرکەشی بەمۆکە دەست پێ ئەکات کۆمەڵێک تافگەی جوان لەوێش هەیە لە ئامێزی ئەم چیایە لە هەمان کاتجا لە ناوچەی شەمێران ئەم تافگە جوانمان بەرچاو دەکەوێت کە ئێستا بۆ لە جێگەی بایەخی گەشتیاران کە دێن سەردانیەکەن. گرنگی خوڕەمی ئەم تافگانە یاخود ئەو ئاودێرانی کە لە شاخ و چیاکانەوە شۆڕ دەبنەوە بۆ نزمایەکان گرنگی تایبەتی خۆی هەیە لە هەندێک شوێنیانە باخەوان باخی لێ دروست کردووە و لە هەمان کاتجا لە هەندێک شوێنی ترا پرۆژەی بەخێوکردنی ماسیان لەسەر دروست کراوە لە هەمان کاتیشەوە دیسانەوە هەر هەمویان شۆڕ دەبنەوە بۆ ناو ئەو دەریاچانەی کە دیسانەوە بەنداویان لەسەر دروست کراوە کە لە ناوچەکەدا دوو بەنداومانەیە بەنداوی دیێوانە و بەنداوی دەربەندیخان سەرڕای ئەوەش وەکو نمونەیەکی گەشتیاری گەشتیار لیان نزیک دەبێتەوە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش وەکو ئەوەی کە جێگەی تەماح بێت ڕەنگە تێ بنێتە ئەو خۆناغی کە دیسانەوە بەدەر لە وەرزی بەهاران کە خەڵکی دیێنە ناوچەکە دیسانەوە لە هاوینانیشدا خەڵکی وەکو ناوچێکی هاوینە هەواری بێن لێرە کاتەکانی خۆیان بە خۆشی تێپەڕێنن. سروشتی دەربەندیخان هەروەکو سروشتی ناوچەکانی تر دووچاری مەترسی و پێزبوون بۆتەوە. یەکێک لە کێشەکان لە سروشتی دەربەندیخانە ئەم دەریاچەیە کە پیس بووە نەک مەترسی پیسبوونی لەسرە. یەکێک لە هۆکارەکانشی ئەوەیە کە پاشماوەی سلێمانی و تانجەڕۆ و پاشماوەی کە ناوچە پیشەسازیەکان ئێتە ناو لە تانجەڕۆوە ئێتە ناو ئاوی سیروان لەوێشۆ ئێتە دەریاچەکەوە. خاڵێکی تریش غەسالەی چەولمە مەعمەلی چەولمەکانەکە سروشتەکەیان تێکداوە بە حکمیەوە ژنگەیەکی سروشتیە ئەمان مەسەلەن چەولمی لێ دەرێنن بە هۆی ئەوە ژینگەکە تێکچووە. کۆمەڵە زیندەیەکان کە ڕووەک و زیندەوەرەکان ئەگرێتەوە لەو ناوچە کە لە هەموو شوێنێکی سروشتیە هەن بۆ منە باسی مەعمەلی چەولمەکانەکەین ئەوان بە شۆفڵ ئەو چەولمە دەرەکەن هەمووی تێکەدەن بە هەموو هۆکارە زیندەیەکان و نازیندەیەکان تێکە چێ بەمە ژینگەی ئەو ناوچانە شێوێنراوە و تێکچووەوە بێ حکوومەت سنوورێک بۆ ئەمە دابنات نابێەوە هەروە بە هەڕەمەکی ئاوا سروشتێک بچێ و حکوومەتیش پێدەنگێت. دەست بۆ هەرگۆشەیەکی ئەم نیشتیمانە زێڕینە ئەبین دەربەندیخان دەبێت بە نمونە وەربگرین. لە هەمان کاتدا دەربەندیخان
بەهۆی ئەوەی کە ناوچێکی شاخاویە زۆرترین درەختی تایە کە زۆرێک لەو درەختانە تایبەتن. دەربەندی خان لەگەڵ ئەو ڕێکخراوانی کە من کارم لەگەڵا کردوون هەندێک جار ئاماژە بەوە دەکەن کە جۆرێک لەو بەڵاڵوکە بەرهەمە چنینەوەی کە هاوڵاتیان ڕووی تێدەکەن کە با بڵێن هەموو ڕەگەزەکانی ئەم درەختە لە ناوچەکەدا کۆبووتەوە. لە هەمان کاتدا کەڕوەکان قارچکەکان لە دەربەندی خانە نیشتیمانێکی تایبەتیان هەیە کە بە هەمیشەیی زۆرێک لەو قارچکانەی کە میدیاکان بەلایەنەوە جێی بایەخ پێدانە لە دەربەندی خانە بەرچاویان کەوتۆدەوە کە دیسانەوە تیمی تایبەت لەگەڵ منە ئاماژیان پێکردووە. لە هەمان کاتیشدا سەرڕای ئەوەی کە هەندێک لەو درەختانەی تر کە لە جیانە کۆتاییان پێ هاتووە بەڵام سروشتی ئەم ناوچەیە خۆی پاراستوێتی دیسانەوە بەرچاو کەوتۆدەوە. سەرڕای ئەوەش زۆرێک لەو گوڵ و گیاکێویانەی کە بۆتە جێگەی بایەخ بەلای ئەو ڕێکخراوتی مەتایبەتیانە کە لەسەر بنەمای زانستی کاریان لەگەڵا کردووە مێژوەکەی دەگەڕێنەوە بۆ زۆر کۆن. چکە لە هەمان کاتیشدا لەسەر زۆرێک لەو پارچە ئاسەوارانەی کە پەیوەندیەکی مێژووی کۆنیان هەیە بەسەر زەمینی کوردانەوە دیسانەوە ئاماژە بە جۆری ئەو درەختانە کراوەتەوە لە هەمان کاتدا ئاماژە بە جۆری ئەو گوڵانە کراوەتەوە یاخود ئەو گیاکێوانە کراوەتەوە کە لە کۆنیشدا وەکو گیادەرمانە بەکارهێنراوە. دیسانەوە جارێک تریش زۆرێک لەو تیمانەی تر کە دێنە ئەم ناوچەیە بۆ چنینەوەی ئەو بەرهەمە سروشتیە گیایانە بۆ دروستکردنی دەرمان کە گیادەرمانی تۆدرێت لە کوردەواری خۆماندا دیسانەوە پشتی باشیان بەستۆ بە ناوچەکە. بۆیە جێگەی دڵخۆشیە بەڵام خەڵکانێکی زۆر لە ناوچەکەدا خۆیان سروشت دۆستن لەسەر بنەمای ژگە پارێزی کار دەکەن لەسەر ئەوەی کە بتوانن ئەم درەختانە بپارێزن. لە هەمان کاتیشدا ئاماژە بەوە بکەین کە زۆرێک لەو جۆری قارچکانە کە لێرە دەربەنی خان دۆزراوەتەوە کە جێگەی بایەخە من خۆم تا ئێستا چاودێری تەواوم هەیە لەسەر ئەو ڕێکخراوی کە کارێن لەسەر کردووە پێچێت یەک لەو قارچکە دەگمەنانەی کە ما بێتەوە لێرەیە کە من دانیشتم ئێستا قسەی تیا دەکەم کە ئێرە تافگە جوانەکەی ناوچەی شەمێرانە لە زەوارێن کە پێڵێن زەواڵی ئەم شوێنێک کە من لێ دانیشتوم یەکێکە لەو دۆڵانەی کە زۆرترین ڕێژەی قارچکی تایە کە ئەمە تیمێکی تایبەت بەم نزیکانە دێنە سەردانیکردنی ئێرە بۆ ئیشکردن لەسەر سپۆری زۆری قارچکەکان تاوەکو بتوان لەسەر بنەمایەکی زانستی کار لەسەر ئەوە بکەن کە ئێرە هەڵگری چەند جۆر لەو قارچکانەیە کە لە ئامێزی خۆی و لە کۆشی خۆیدا کۆی کردوێتەوە. جگە لە هۆکارەکانی کە باسمان کرد هۆکاری تریش هەن بۆ پیسبوون و تێکچوونی ژینگەی سروشتی ناوچەی دەربەندی خانی یەک لەوانە کانی بەردەکان با شێوازێکی هەڕەمەکی و بەبێ سانسۆر و سنوور بۆ دانان ئەم کانانە چەند کەسێکی دیاریکرا و استیفادەی لێەکە بەردەکانی دەرەکەن و سروشتی ئەو ناوچەیە شێوە سروشتیەکەی خۆی لەدەسەدا و مەنزەرێکی زۆر ناشینی هەیە. سەرڕای ئەوە مەعمەلی غوبرەکانە مەعمەلی غوبرەکان پاشماوەی ئەو کانە بەردینانە کە بەرهەمە بەردیەکەی بێژین ئەێنن لەوێ وردیەکەن و ئەیکەنە موادی بیناسازی لەوێ تەپوتۆزی شیەتە سەر شارەکە ئاوەڕۆی کارگەکان و ئاوەڕۆی ماڵان هەر ژمارەی دانیشتوانی ئەو شوێنە دووبارە ئەڕژێتە ناو ئاوی دیوانە ئەمەش هۆکارێکی ترە بۆ پیسبوونی ئاو و ژینگەی دەربەندی خان.
بەپێی ئەوەی کە دەربەنی خانناوچەی شاخاویە لە ئامێزی خۆیدا دەیان جۆر لەو ئاژەڵ و پەلەوەرانەی کە دەگمەنن ئێستا لە جیهاندا سروش خۆی پاراستوێتی و هێشتێتیەوە. ئەگەر ئێمە ئاماژە بە جۆرێک لە جۆری ئەو ئاژەڵانە بکەین پڵنگی زاگرۆسی دیسانەوە خۆشببختانە سروش خۆی پاراستوێتی و دیسانەوە بەرچاو دەکەوێتەوە لێرە و لە هەمان کاتیشدایەکی تر لەو ئاژەڵە کێویانەی کە ئێستا بە بەرچاوی هەموو میدیاکانەوە خەڵکی چاوی تێبڕیوە و پرچاوی خۆی سەیری دەکات ڕێژێکی زۆر لەو بزنە کێویانەیە کە دیسانەوە سەری هەڵداوەتەوە لەناو بزنە کێوەکانیشدا دیسانەوە جۆرێکی تر نایاب لە بزنە کێوی کە بزنە کێوی سپی پێدەوترێت دیسانەوە بەرچاو دەکەوێتەوە. لە هەمان کاتیشدا ئەگەر نمونەی خشۆکەکان مار وەربگرین ڕاستە بەداخەوە زۆرێک لە مارەکانی دەوروبەری ئەم ناوچەیە ژەهراوین وەک لەو زۆنە ترسناکانێکی کامەژی پێکراوە لە عێراقدا کە ناوچەی دەربەندی خانە بەڵام لە ناو مارەکانیشدا دیسانەوە کۆمەڵێک ماری دەگمەنی تری تایە. لە هەمان کاتیشدا دیسانەوە گیاکێویەکان دەبێتەوە حکایەتێکی تری مێژینەی ئەم ناوچەیە کە هەر لە کۆنەوە تاوەکو ئێستا بۆ گیا دەرمانە دیسانەوە بەکارێن هێناوە و لە هەمان کاتیشدا زۆرێک لەو گیاکێوانە براوەتە ناوچە دوورەکانیش دیسانەوە لەسەر بنەمای پزیشکی سوودی لێ بینراوە و ڕۆڵی خۆی گێڕاوە. ئەوەی جەکەی داخە ئەم حکایەتێک کە من باسم کرد حکایەتێکی زیندووە کە ئەمە هەیە بەڵام نەکبەتی و نەهامەتی بەرۆکی گرتووە. ڕێژێکی زۆر ڕاوچی دیێن بە بەردەوامی لێرە ڕاو دەکەن کە ئەمە شوای کردو دیسانەوە مەترسی لەسەر ئەو گیاندارێک کێویانە دروست بێتەوە و لە هەمان کاتیشدا لەسەر ئەو پەلەوەرانەی و لە هەمان کاتیشدا زۆرێک لەوانەی کە چنینەوەی گیاکێویەکان ئەکەن دیسانەوە ئەمەش وای کردووە کە گیاکان نەتوان بە شێوەیەکی باش دیسانەوە تۆ بخەنەوە سەر زەوی بۆ ئەوی بەردەوامی ئەم گیانە بە شێوەیەکی بەربڵاو هەبن. دەربەندی خان سەرەڕای ژینگە سروشتیەکەی وەکو ئاو سەوزایی و دار و ناوچەیەکی شاخاویە دەوڵەمەندیشە بە سامانی ئاژەڵی کێوی وەکو باڵندەی کێوی وەکو کە و سوێسکۆوانە و هەروەها بزنە کێوی و ئاسک و ئەمانە دەوڵەمەندە بەمەوە هەروەها دەریاچەکەش دەوڵەمەندە بە ماسی. بە هەمان شێوەی هۆکارەکانی پێشووتریش ئەم ژینگە سروشتیە زیندەیەت و دووچاری تێکچوون و مەترسی بۆتەوە بە هۆکارەکانی ڕاوکردن. سنوورێک نییە ڕاوکردن بۆ وەستێنێ ینی کەسێکی باڵادەست چێ بەبێهین ڕاوەکات و ئەمانە. سەبارەت بە ڕاوکردنی ماسیش هۆکارەکانی ڕاوکردن وەکو کارەبا وەکو موادی ئەوەی کە ئەتەقێت و ڕاوی پێەکان و هەروەها بە عەرەبی ئەڵێم سەید الجائر یعنی ڕاوکردن بە هەڕەمەکی بە زۆر مەجالێک نادەی کە ئەو بینێک ژمارەی ماسیەکان زیاد بکەن و هەروەها هۆکارەکان کە بۆ ڕاوکردن بەکارێ وەکو تەقینەوە وەکو کارەبا تەئسیر لە کۆمەڵەی زیندەیش ئەکات کە بەشێکی زۆر گرنگە لە سیستەمی ژینگەی. سەبارەت بە بواری ژینگە ئێمە ئەوشمان لەبیر نەچێت کە لە سروشت و ژینگە شوێنەوار بابەتێکی زیندووە دەبێت هەمیشە باسی لێوە بکرێت کە ڕۆڵی تایبەتی خۆی دەگێڕێت لەسەر ناسنامەی میلەتان. دەربەندی خان لە عێراقدا لە دوای ناوچەی بابل و نینەوە و عەکەرکوف دەربەندی خان بە پلەی چوارەم دێت بە پێی ئەوەی کە من ئیشی مەیدانیم لەسەر کردو لەسەر ناوچە شوێنەواریانە کە ڕێژەیەکی زۆر شوێنەوار لەم ناوچەیەدا هەیە بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە گەشتارێکی زۆریش دیسانەوە دێتە ئەم ناوچەیە دەستی تێکدەرانیان هەیە لەسەر ئەم شوێنەوارانە کە بەداخەوە لایانی پەیوەنددار وەکو شێوەیەکی باش نەیتوانێت بیان پارێزێت. من وەکو سەرپەرشتیارێکی پەروەردەیی کە ئیمڕۆ لەیلام لەگەڵ خێزان و کەس و کارم هاتنە بۆ ئەم گەشتە و دائما لەشمە قوتابخانەکانیش دەڵێم کاتی ئەچنە ئەو دەیشتە ئەو قوتابیانە لەگەڵ مامۆستاکانە کە بڕۆن
حەز ناکەم گژ و گیا ببڕن و دائیمەن گیا مەبڕن دار مەبڕن تەنانەت کاتی ئاگرەکەنەوە بۆ ئەوی پێداویستەکانی چای و چێشت ئەڵێم لە شوێنێکە بیکەنەوە کە شتێن نەستویە لەبان بەردێکە لە شوێنێکە بکەنەوە کە بەس خۆڵ بێ و ئاو پیس مەکەن ئەم علاگەشتانە فڕەمەدەن و دائیمەن پیانژم کۆی بکەنەوە کاتێکە ئەچن بۆ گەشت گرنگە ئێمە ئیمڕاتنە بۆ ئەم ناوچەی خۆشەکە ناوچەی دەربەندیخانە و خەڵکی زۆرە کە ژنگە پارێزن ئەو کەرەستەی کە تێن دانژن دوایە ئەو پاشماوی خوانە لەگەڵ خۆیانە خڕی بکەن بۆنەوە من خۆمەگە سەیری سیارەکەم بکەنی سا بۆتە شوێنی زباڵە چی هێ لەناو سیارەکەی خۆم داێنم کە ئەڕۆم و لە ماڵەوە داێنم خەمە ناو شوێنی تابێتی خۆی ئەڵم لەو شوێنە کاتی ئەڕۆن کە هەڵەسین شوێنەکە پاکەنەوە ئەمە ئامۆژگاری من وەکو سەرپەرشتیاری پەروەردەی بۆ هەموو مامۆستاکان و قوتابیان بۆ پارێزگاریکردن لە سروشتی جوانی دەربەندیخان پێویستمان بە سەرەتا پێویستمان بە پەروەردە هەیە لە باخچەی ساوایانەوە هەتا بەرەو قۆناغەکانی دواتر مناڵ ئەبێ فێری خۆشەویستی ژینگە بکرێت ئیتر پەروەردە بنچینەی پێشکەوتنی هەموو وڵاتێکە نەکرد بۆ پاراستنی ژینگە دووهەم تاکی کۆمەلگا ئەبێ ئاستی هۆشیاری ئەوە بەرز بێت کە ڕۆکاتە ناوچەیەکی گەشتیاری ئاگای لەوە بێت کە ئاگر تەشەنە نەکا کاتی ئاگرێک کاتۆ بتوانێت لە چوارچەوەی ئەو گەشتەیە کە بتوانێت کۆنتترۆڵی بکات و تاکید بکات لە کوژانەوەی بۆ ئەوەی بە سکڵوشتەکەی بڵاوە پێ نەکاو ئاگر بکەوێتەوە کە ئەوش هۆکارێکە بۆ تێکدانی ژینگە. خاڵێکی تر یاسایە یاساکانی ژینگە خۆی وجودی هەیە وەکو یاسا بەڵام بەرجەستە و تەفعیل بکرێت وەکو چۆن هاوڵاتی سڵ ئەکا لە غرامەیەکی کامیرەی هاتوچۆ بە هەمان شێوە سڵ بکا لە شکاندنەوەی دارێک لە تێکدانی ژینگەیەک کە عقوبەیەکی یاسایی بۆ دابنرێ ئایا غرامەی مالی بێ ئایا هەر غرامەیەکی تر بێ بۆ ئەوەی سنوورێک دابنرێ بۆ تێک چوونی ژینگە. لەبەرەوە کە دەربەندیخان دەوڵەمەندە لە ڕووی ژینگەیەوە لە هەمان کاتە لە ڕووی سیندەیەوە دەبێت بۆ ئەوەی باسنین ڕێگا بگرێتە بەر بۆی کە پارێزگاری لە ناوچەیە بکات پێویستە پێش هەموو شتێک هەنگاوی زانستیانە بگرێتە بەر بۆ ئەوەی کە لە ڕێگەی زانکۆکانەوە بتوانرێت بە شێوەیەکی ئەکادیمی و بە شێوەیەکی زانستی باش چاودێری ئەم ناوچەیە بکرێت دەربەندیخان وەکو ناوچەیەکی سەوز بمێنێتەوە لە هەرێمی کوردستانە بۆ ئەوەی ئەو ڕێکخرا و تیمە تایبەتیانی کە دێنە وڵاتی عێراقەوە یاخود هەرێمی کوردستانەوە بە تایبەتی سەردانی ئێرەوە بکەن چونکە دەربەندیخان ناوچەیەکە دەوڵەمەندە بە هەمە چەشنە لە گیاکێویەکان بە ڕێژەیەکی زۆر لەو ئاژەڵە کێویانی کە هەیە و تۆمار کراون کە تێنبیانەکان چاوی تەماحیان تێ بڕیوە یەکێکی تر لەو خاڵە گرنگانی بۆ ئەوەی سروشتی ئەم ناوچەیە پارێزین و ژنگەی ناوچەیە پارێزین بەڕاستی دەبێت لایەنی پەیوەندیدار بە ئەمنیەت هەوڵ بدەن بە شێوەیەکی وردتر چاودێری بخەنە سەر ئەو گەشتیارانی کە دێنە ئەم ناوچە یاخود ئەو کەسە نامۆیانی کە دێنە ئێرە لە سوتاندنی ژینگەی ناوچەکە بە تایبەت ئێستا لە بەردەم وەرزی هاوین داین کە ڕێژەیەکی زۆر پوش و پەلاش هەیە با بڵێن ئەم بە تایبەتی زۆربەی ساڵەکان دەسووتێنرێت لە هەمان کاتیشدا خەڵکانێک دێن کە دەستێک دەران دەخەنە سەر ئەو ناوچە شوێنەواریانەی کە ئەمیشە وای کردو تا ڕادەیەک لە مێژووی خۆی لە حکایەتی خۆی دەرچێت بە ناوچە شوێنەواریەکان بۆیە بە تایبەت پۆلیسی دارستان دەبێت ڕۆڵی ورتر و باشتر ببینین و دادگاش سزای زیاتر بسرێنە بەسەر ئەو کەسانی کە ساڵانێکە بە هەمیشەی لەسەر یەک دەگیرێن و چەند جارێک دۆسیەی مەحکەم و دادگایان هەیە بەڵام بەداخەوە هێشتا هەر بەردەوام لەو نەریتە خراپەی کە نەهەمەدی بەستە سروشتەوە بەجێ دێڵێت. خاڵێک کە لە هەمووی گرنگتر بێت ئەوەیە کە دەبێت لە ناوەندەکانی خوێندنەوە لەسەر پرۆگرامی ئەو منداڵانەی کە بەرهەمی ئەم نیشتیمانن دەبێت باس لە پارێزگاریکردن لە ژینگە بکرێت و باس لە پارێزگاریکردن لە سەر جەم ناوچە شوێنەوەریەکان بکرێت دەبێت ئەمانە بنە ئەو فەرهەنگە قەشەنگەی تاوەکو ئەم نیشتیمانە بەحەسێتەوە چیتر بە ئاراستەیەکی خراپتر ئەمە حکایەتانە کۆتایی پێنێت سەر ڕای ئەوەش دەبێت هەوڵ بدرێت لەلایەن مامۆستایانی ئاینیەوە خەڵکی وشار بکرێتەوە چونکە بەڕاستی
تێگەیشتنی تاک بۆ سروشت بۆ ناو شوێنەواریەکان گرنگە و لامان کاتیشدا دەبێت هەوڵ بدرێت بە شێوەیەکی بەربڵاو تۆڕە میدیاییەکان کە بەڕاستی دڵخۆشیە کە تا ئاستێکی باشتوانیمانە ڕۆشنبیری لای تاک دروست بکەن و کۆمەلگا و شار بکەنەوە دەبێتە برەی پێ بدەن بۆ ئەوەی کە بتوانین سروشتی جوانی ئەم نیشتیمانە بە بەردەوامی پارێزی. Thank you.